ئازیزان و خۆشەویستانم بەتان شاد و ئەم کاتتان باش. هیوادارم کاتێکی بەسوود بەسەربەرن لەگەڵ بەرنامەیەکی تری کەناڵی هیوا. ئەم بەرنامەیە کە بە هاوکاری هاوڕێم هیوا عومەر پێشکەشەکەین سەبارەت بە هەڵبژاردنەکانی شیلی و سەرکەوتنی باڵی چەپە لەو هەڵبژاردنانەیە. دیارە ئەمە ڕووداوێکی کەمێک تایبەتەوە کەمێک جێگەی تێڕامانە بەو نیسبەتەوە بەو یاتیباری کە شیلی وڵاتێکی گرنگی ئەمریکای لاتینە و هەروها جگەلەوە شیلی بۆ خۆی بڵێن یەکەم سەرچاوەیە خود یەکەم ئەزمون بووە بۆ ئەزمموی نیۆلیبرالیزم، یەکەمین جار لە دنیا کە سیستەمێک دەتوانانی پێ بڵێ نیۆلیبرالی کە ینی پەیڕەویەکی تەواوی لە سیستەمی بازاڕی ئازاد کردووە، تەنانەت لە ئەمریکاش شەقاوی گەورەتری ڕۆ ئازادی بازار و ئازادی میکانیزمەکانی سەرمایە هاویشتووە شیلی بووە کە دیارە ئەمە دوای کودەتایەکی سەربازی بوو ساڵی 1973 و بەدوای ئەو کودەتایە دیارە پێنۆشێ بەشی زۆری چەپەکانی ئەو وڵاتەکە و دەم بە هەڵبژاردنێکی دیموکراتیات بوونە سەرکار، ژمارەیەکی زۆر هەزارانی قەتڵ و عام کرد و هەروە ئەلەندی کە یەکێک لە ناسراوترین سیماکانی چەپی ئەمریکای لاتین بوو و بە هەڵبژاردنێکی دیموکراتیات بۆ سەرکار ئیعدام کرد کە بەدوای ئەوەشە چیلی بۆ بە نمونەیەک بۆ نیۆلیبرالیزم. ئەم هەڵبژاردنی ئەخیر بە جۆرێک لەبەر چاوی چاودێران کۆتایی بەم ئەزمونە دێنێ و کۆتایی بە ئەزمموی نیۆلیبرالیزم دێن، ینی بە جۆرێک وەک ئەوتێ لە زۆر شوێن باسەکرێ کە بێشکەی نیۆلیبرالیزم بوو بە قەبری، بوو بە گۆڕی نیۆلیبرالیزمیش. بۆم بەرنمەیە من هیوام لەگەڵا و لەگەڵ هیوای هەوڵەدەین لایەنە جۆر بە جۆرەکانی ئەم ڕووداوە تاوتێ بکەین و لێەوە سەبارەت بە دۆخی کوردستان کە سیاسەتی نیۆلیبرالی لە وڵاتەشە لە کوردستانی ئێمەش ئاچێتە پێشەوە، سەبارەت بە دۆخی کوردستان و لێکەوتەکانی ئەم ئاڵوگۆڕە کە بەشێک بە ئاڵوگۆڕێکی گەورەیە بینن لە جیهانە ببینین لەسەر کوردستان چیە. هیوا ئەم کاتت باش، مێدەوارم باش بیت، سەری ساڵی تازەشە پیرۆز بێ. بیرم چوو پیرۆزبایی لە بینەرانیش بکەم، پیرۆزبایی لە سەررجەم بینەرانی خۆمان بووە ئازیزان و هاوڕێیانەکەم بە بۆنەی هاتنی ساڵی نوێی 2022 مێدەوارم ساڵێکی باشتر بێت لە ساڵی پار و تایە خەبات و تێکۆشانمان بۆ دنیاشی باشتر هەروە بە گەڕوتینی ڕابردووە درێژەی هەبێت. هیوا بەخێراتی. شەماڵ سلااو دەبێت، سلااو لە بینەرانیش و ساڵی تازە هیوادارین ساڵێکی باشتر بێ بە هەمولایەک. زۆر باشە. من پێشەچیەکەم سەبارەت بە ئەم بڵین ڕووداوی شیلی یاخود ئەم هەڵبژاردنەی شیلی باس کرد بۆ بینەران و تایە ئەماژەم بەوە کرد کە ئەمە بۆ خۆی پێچانەوەی ڕاستی لە ڕاستیە ینی تاریخێک و مێژوویکی دیاری کراوە لە هاتنە سەرکاری دەسەڵاتێک و پیادەبوونی سیاسەتێکە زۆر دڕندانە داکۆشی لە بەرژەوەندەکان و ویستەکانی سەرمایه‌داران کردووە، ئەوی بە ئەولەوێت وەرگرتەوە، ئەوی کردووە بە پێشینەوە بە سەرەتا و کۆتایی و ئەمە دیارە ممکنە خوێندنەوەی جۆر بە جۆری بۆ کراوە. پێم خۆشە پێشەوەی بچینە سەر لایەنە جۆراوجۆرەکانی بەگشتی خوێندنەوەی تۆ بۆ ئەم بابەتە بزانم. ڕای ئێوە چێت؟ لە ڕاستیدا شەماڵ ینی لە بارودۆخێکە ئێمە یعنی سەرکەوتنی گەنجێکی سەردەمەکە دەبینین بە دیوێکە ینی گەنجترین سەرکەوتنی گەنجترین سەرۆک دەبینین لە ئاستی دنیاە بە دیوێکی تریشە. لە ڕاستیە ئەمڕۆ لە کاتێکە لیبراڵەتی نوێ احتیکاری هەموو کایەکانی کردووە کۆمەلگای مرۆڤایەتی بەرەو نەهامەتیی زۆرە بە
لە پرسی بەڵاوبوونەوەی زیاتری بێکاری، نەهامەتی زیاتر، ژینگەی خراببوونی ژینگەی کار، نەبوونی هیچ ئەمانەتێکی ئیجتیماعی و هەڵوەشانەوەی ئەو بنەما کۆمەڵایەتیانەی ئەو بیمە کۆمەڵایەتیانەی کە پێشتر لە ئەنجامی تێکۆشانەکان جێبەجێ کرابوون و مەترسیەکانی سەرژینگە و کۆمەڵێ بابەتی تر بە دوای خۆیان. ئێمە لە بەرامبەر ئەوەدا لە کۆتا با بڵێن ڕۆژەکانی یا مانگەکانی 2021 ئێمە لیبراڵێتی نوێ ڕوبەڕووی یعنی سەرکەوتنی چەپ لە شەیدی لە ڕاستیە بە دیوێکی ترە زلێکی گەورە دەبێت لە لیبراڵێتی نوێ کە ئەمڕۆ ینی بەپی هەموو ئەو توێژینەوانەی تەنانەت ئەوانەی کە لە ناو لایەنگر و موئەیەدی سیستەمی سەرمایه‌دارین بەشێکی زۆر لەوانەش ئێستا قسە لەسەر لێکەوتە نێگەتیڤەکانی ئەم تایپە لە حکومڕانی دەکەن. بۆیە سەرکەوتنی گابرێل کاندیدی کە خۆمان دەزانین کاندیدی سەرەکی هاوپەیمانێتیشی پێشکەوتن خوازی چەپ بوو کە نزیکەی 9 پارتی سەوز و کریستان و سۆسیالیست و پارتی کۆمونیستی چیلی لە خۆیان گرتە بوو. ئەمە لە ڕاستیە یعنی بە جیهانی وت هێشتا ئێمە لە نەتیجەی خۆڕێخستن بەرامبەر بە سەرمایه‌داری و هێشتا ئێمە یعنی ئومێدەکەیە دەتوانین خەون ببینین و دەتوانین ئەم خەونە بکەین بە واقع و دەتوانین گۆڕانکاری بکەن. ئەو لە ڕاستی جارێکتر ئەو ڕووداوە ڕەنگە ینی لە کوردستان زۆر فۆکسی نەخرایە سەر بەس لە ڕاستی ئێستا مشتمڕی لە ئاستی جۆرە مشتمڕی زۆری چێ کردووە. جارێکی تر بە جیهانی گوت گۆڕانکاری پرۆسەیەک نییە لە شەو ڕۆژێکە ڕووبدا بەڵکو ئەنجامی تێکۆشان و ڕوئایەکی فکری سیاسی ڕوونە بە تێگەیشتن لە تا. من لە ڕاستیە شەمان لەم ڕۆژانە ینی هەوڵمدا خەریکی نووسینی ینی وتارێکم لەسەر ئەزمموی شیلی و هەروەها چەپ لە ئەمریکای لاتین ئەو تایبەتمەندیانەی چەپ لە ئەمریکای لاتین ئەگەر ئەو کاریم بکەین من دەمەوێ تۆزێک هەندێک ینی هەندێک زانیاری بدەین بە بینەران لەبارەی دورگەی ئەمریکای لاتین. یعنی من لەوە دەست پێ یەکەم بۆی بەرچاو ڕوونێکی زیاترمانە بێ. طبعا یعنی دورگەی ئەمریکای لاتین ناوچەیەکی فرە چەشنە لە ڕووی ڕەگەز و پێکاتەوە. هندیە سوورەکان بەشێکی سەرەکی دانیشتوانەکەی پێکدێنن لە ئەوروپی و ئەفریقی و ئاسیاویە لاتینەکان. لە کۆتاییەکانی تقریبا سەدەی 15 ئیستعماری ئەوروپی لەو ناوچەیە دەست پێ دەکات. هەموو شتێکی خەڵکە ڕەسەنەکە دەستی بەسەردا دەگیرێت. داگیرکاری هاوبەشی وڵاتانی ئەوروپی بە تایبەتی لە نێوان ئیسپانیا و پرتوگال و لە کۆتاییدا فەڕەنساشی دێتە سەر. دواتر هەر ئەمەش دەبێتەوە ئەوەی تەبعاً بڵاوبوونەوەی ئاینی کاسەولکی و عادات و تەقالیدی ئەوروپی لە تقریبا لە سەرەتای سەدەی هەژدەوە کۆیلەکانی هایتی شۆڕش دەست پێ دەکەن. لە ساڵانی 1970ەکان 1940 هەڵە نەبم سربەخۆی وەردەگرن وەکو یەکەم وڵاتی ئەمریکا. دوای داگیرکردنی ئیسپانیا لەلایەن ناپلیۆنەوە هۆکارێکتر دروست بوو بۆ ڕاپەڕینی بزافی شۆڕەجێری لە ساڵانی نێوان 1912 بۆ 1922 زنجیرێک جوڵانەوەی ئازادیخوازی لە وڵاتانی ئەمریکای لاتین سەریاڵدا تا کۆتاییەکانی 1925 هەموو ئەو وڵاتانە سربەخۆ بوون جگە لە کوبا و پۆرتی وڵاتێکی ترە پۆرتی ریکۆیە پێم وایە. ئەو دوو وڵاتە وەکو ساڵەکانی 50 سەدەی 90 لەژێر داگیرکاری دەمێننەوە. هاوکات وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە زۆر لایەنەوە دەست دەخاتە ناوکار و باری ئەوێ بە تایبەتی لە ڕێگای دەستگای CIA و دوای بڵاوبوونەوەی برسێتی و بێکاری و چەندان نەخۆشی لە ئەنجامدا ئێمە دەبینیم شۆڕشی جیڤارە و ڤیدل کاسترۆ لە کۆتایی ساڵەکانی پەنجاکانی سەدەی ڕابردوو لە 59 لە کوبا سەرکەوت. ئەمە لە ڕاستیە کاریگەری زۆر یعنی ئەمە کاریگەری زۆری خستە سەر تەواوی مێژووی سیاسی کۆمەڵایەتی کللتوری ئەمریکای لاتین و کاریگەری لەسەر بزافی سۆسیالیستی دوورمەودا خستەوە. دەتوانین بڵێن ینی ئێمە لە ڕاستیە ساڵەکانی کۆتایی پەنجاکان وەک سەرەتای مێژووی سەرهەڵدانی چەپی ئەمریکای لاتین بناسیێنین بۆی سەرهەڵدان و سەرکەوتنی شۆڕشەکە مەبەستن لە شۆڕشی کوبایە. طبعا سەرکەوتنی شۆڕشی کوبا لەلایەن ئەمریکا و هەر لەو یعنی جێگای بەبەردەوام جێگای
قوبڵکردن نابێ لە سەرەتاکانی نیوەی سەدەی ڕابردوو تا ئەمڕۆ چەندین کودەتا و پلانجێری بە پاڵپشتی و دەزوەردانی ڕاستەوخۆ و ناڕاستەخۆی ئەمریکا دش بە هێزە چەپەکان و ئەمریکای لاتین ئەنجام دەدرێت تەمان لە گواتی مالا و سلڤادۆر لە دوای ساڵەکانی پەنجاکانی سەدەی ڕابردوو دەست پێ دەکات لە هەفتەکانیش لە نیکاراگوای دژی شۆڕشی چەپ ئەوەی سلڤادۆر لیندی کە لە ڕێگای هەڵبژاردنەوە دەسەڵاتی گرتە دەستا دەگاتە کودەتاکەی 2001 یان دوو بوو ئەوەی لە بەرازیل ئەوەی دژ بە هۆگۆ شافیس ئەنجامدرا ئێمە دەبینین شەماڵ ئەگەر تۆزی تەرکیز بکەین لە هەفتاکەم بەدواوە یارمەتیە دارایەکانی ئەمریکا دژ بە کوبا لە پێناو دەستکاریکردنی چوارچەوەی بنیادی ئابووری ڕاستەوخۆ دەزواردانەکان زیاتر دەکاتن تەمان بە بژاردەی کودەتای سەربازیشەوە کە ینی تا ئەم ساڵانی دوایی شەریەکێک دەبێت لەم بژاردانە لەم ناوچانە ڕوودەدا لە بەرامبەر ئەوەدا لە ڕاستیە تەمانەوە هەموو هاوڵێک بوو لە مەترسی گەشەکردنی فکری سۆسیالیستی لەوەدا لە بەرامبەر ئەوەدا ئەم مەترسیانە ئێمە ڕوبەڕووبوونەوەی سیاسەتی ئابووری ینی ڕوبەڕووبوونەوەی سیاسی و ئابووری لە ئاستی جەماوەری دژ بە پلانەکانی ئەمریکا و سندوقی درای نێودەوڵەتی بە تایبەت لە ئەرجەنتین لە فەنزویلا لە شیری لە پیرۆ لەگەڵ هێزە چەپەکان بزوتنەوەیەکی گەورەی جەماوەری لە ڕاستیە دروستەکە کە ئەمە یەکێکە لە خاڵە جیاوازیەکانی لێکەوتەکانی لیبرالیەتی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ناوچەیە بەڵام کە ناتوانانی حرەکەیەکی جەماوەری دروست بکە لەوێ لەگەڵ خۆیان حرەکەیەکی گەورەی جەماوەری دروستەکە لەگەڵ گۆڕانکاریەکانی ئەزمموی بلۆکی سۆڤێت لە کۆتایی هەشتەکانی سەدەی ڕابردوو لە کاتێک ئێمە دەزانین بەشێکی زۆری حزبە کۆمۆنیستەکانی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئاستی گۆڕینی ناویشان ڕوبەڕووی پاشەکشە بوونەوە بەڵام ئێمە لە ئەمریکای لاتین بزافی جەماوەری چەپ و کۆمۆنیستی ئەزمموێکی عنی تەواو جیاوازتر لە ڕاستیە نیشانی کۆمەلگا دەدا و ئەوەی پێی دەوترێ وەهمی بیرۆکەی کۆتایی مێژوو کۆتایی بیری چەپ و کۆمۆنیستی و دادپەروەری و یەکسانی جارێکی تر ئەمە بەواقع ئەمە لە ڕاستیە پوچەڵ دەکاتەوە چەپ لە ئەمریکای لاتین سەرڕایەوەی ئەزمموێکی دەوڵەمەندی ڕوبەڕووبوونەوەی شۆڕشی چەکداری و جولانەوە شۆڕجێڕیەکان لە پێناو سربەخۆیی و ڕوبەڕۆی ئیمپرالیزمی جیانی بەڵام لە بەرامبەر ئەوە لە ڕاستی ئەم ئەڵلقەیە ناپچڕێ ئەمە خاڵێکی گرینگە بیبین وەکو کاتێکە ڕووداوەکان یعنی کە بە دوای خۆی ئەم ڕووداوانە چۆن شتیتر دێنە پێشەوە ئەویش وەکو ئەڵلقەیەکی نەپچڕا و بە جۆرێکی تر توانیان پەرە بە تێکۆشانی ئەم جارە ئاشتی خوازی بدەن وەک درێژە پێدان و گرێدرا و بەڕابردوو بەبێتە نازولکردن لە پرس و ئامانجە سەرچیەکان و بەهایومانەکانی چەپ تەمانەوە بەمانەی ئەوە نیە لە ڕاستیە ئەم ئەزمموی چەپ لێ ئەزمموی کۆپیپێستی ئیتیحادی سۆڤێتی بێ یان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ یان ئەوەی لە ئەوروپا بێ لە ڕاستیە بەڵام ئێمە چەپێک ئەبینین لەوەیە لە زۆر خاڵە ئێمە دەتوانین خاصێت و تایبەتمەندی مۆچی ڕەسەنایەتی ئەم چەپە دوور لە عقلەتی کۆپی پێست لەوێ ببینین هەر بۆشە من یەکێکە لە خاڵانە زۆر جار تێگەیشتن جیا لەم بارەیەوە دروستەکاتن چەپ لەوێ بەڕاستی شەماڵ یعنی لەوێ یعنی یەکی لە خاصیەتەکانی چەپ لە ئەمریکا لاتینیەکێکی ترەوەیە کە هەر لە دوای کۆتایی هەشتاکان دیراسەیەکی وردی واقعیان کرد دوور لەوەی کە ڕەسەتەیەکی ئامادەکراویان پێبێ و نەبوونە من پێم وایە یعنی بەدیوێشترە نەبوونە پاشکۆی تیاری یەمینی خاوەن گوتار و بەرنامەیەکی ڕوونی بەدیل بوون بەو مانایش نا لە ڕاستیە کە خۆیان وانیشاندن پاشکۆنین تەنیان لە ڕێگەی دروشمەوە و ئەوان بینیان لە کۆتایی هەشتاکان جەماوەری هێزێکی گەورەی ناڕزایەتی جەماوەری هەیە و بێزارە لە شێوازی کاری سیاسی تەقلیدی ئەوان بەباشی لە ڕاستی دەرچیان بەو دۆخە کرد ئەوان توانیان بزافێکی جەماوەری ئەم بزافە جەماوەریە ببینن و هەزمی بکەن لە دەرەوەی هێزە سیاسیەکان ئەوان توانیان لەگەڵ ئەو هێزانە بێکەوە کار بکەن ئەمە لە ڕاستیەکەیشترا لەو خاڵانە کە ئاگامە سیر بکەین بە تایبەت تو سەیری 2000ەکان بکە ئەو گۆڕانکاریانی لە وڵاتانی عەرەبیش تەنانەت ڕوویدا لە وڵاتانی عەرەبی هەمان ئەو خۆپشاندان و ناڕەزایەتی و سەرهەڵدانە ڕوودەدا لە ئەمریکای لاتین جارێشتر بە جۆرێکی تر بەڵام
لەوەیە کە لە نەتیجەی ئەوەی کە گوتارێکی سیاسی بەدیلەیە و هێزێکی سیاسیە کە تەنیا هەڕەمیەت نییە پێی وابێ حەقیقەت لای ئەوە و مۆری چەپ لە لای ئەوە و دەتوانی هێزە جەماوەریەکان ببێنێ لەوێ ئەم گۆڕانکاریانە بە قازانجی کۆمەلگا و ڕوبەڕووبوونەوەی بربەریەت و فاشیزم و لیبراڵێتی نوێ دەبێتن بەپیچەوانەوە لە وڵاتانی عەرەبی یعنی تونسی لێ دەرچێ مصری لێ دەرچێ ئەگەنار هەمووی ئیسلامی سیاسی دێتە سەردەسەڵات و تەنانەت ئێستاندی لەو توێژینەوانە ئەسڵن پێی وایە ئەمانە یعنی قسە لە سەرەوە دەکەن ئەمانە جۆرێک بوونە لە ئینقلاب ناکرێن ناوی سەر هەڵدان و هینی لێبنی لە ناو دوو کەوانی من خۆم ئامادە کردووە لە یادی بڵێن 11 ساڵی بڵێن ڕاپەڕینەکانیان ئەو پێ وترێ شۆڕژ یان ڕاپەڕین لە وڵاتانی عەرەبی و عەرەب زمانە بەرنامێک ئامادەکەم و هەنێک نووسراوی ژەخێنینەوە لەو بابەتە و گفتوگۆکەین وڵام باسەکەمان لەسەر ئەمریکای لاتی نەزای چۆنە تەسویرێکی کە تۆ داتیانە جوانبی ئیجابی ئەم ئەزمونت باس کرد کە من هینم نییە نکۆڵیم لەوەیان نییە ینی زین چۆنە مێژوویەکی تری هێناوە بە جۆرێک تێکەڵی ئەو لەگەڵ چەپ لەگەڵ ئەم جوڵانەوانەی جوانەوە جەماوەریانەیە لە ئەمریکای لاتینەوانە کەمێک فەرق و جیاوازی هەیە لەگەڵەوەی کە خۆمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بینی ومانەوە ممکنە دەورانێک عێراق و هەتا ئێرانیش مەسەرە نموزەجێک بوو بن لەم بابەتە کە جوڵانەوەی چەپ بە جۆرێک تێکەڵیەکی زۆر بەرجەستی لەگەڵ جوڵانەوە جەماوەریەکانە بۆ مەسەرەوەی کە مەسەرەن هەتا ناسیۆنالیزمی کورد بۆ خۆی زۆر مێژووی خۆیان زۆر بەلای چەپا دایشکانەوە بەشێک لە جوڵانەوەی چەپ خۆی حساب کردۆمانە یعنی جگە لەم نموزەجانە ممکنە شتی نموزەجی زۆر نەبێت لە ڕۆژهەڵاتی خۆراڵاتی ناوەڕاستە کە نزیکاتی لەو ئەزمونی ئەمریکای لاتی هەبێەوە ئیدامەکاریش بووە ینی لە دێر زەمانەوە ئیدامەکار بووە بۆ بەشێکیش ڕنگدانەوەی بڵین کاردانەوەیە ئەو کاردانەوەی بەرامبەر بە دڕندەی بڵین سەرمایهداری لە ئەمریکا ئەمپریالیزمی ئەمریکا کە ئەم ناوچەی بەڕاستی وەکو دەری بە عەرەبیڵێن بە قەرە حەلوبە بەکارێناوە کە هەموو سەروەت و سامان و هەموو بڵین هەتا هێزی کاری هەرزانی ئەم ناوچانە بە زۆر بەدەڕندانە پشە سێنێتەوە ئەمە هەمووی وەکو حدیقی خەلفی خۆی سێری کردار وەکو بڵین حوشەی پشتەوەی خۆی سێری تەواوی ئەمریکای لاتینی کردەوە مێژوویەکی دوور و درێژ لە چەسانەوە و ڕووتانەوەی ئەم ناوچانە بوجودی وە کە لە بەرامبەریا ئەم جوڵانەوەە هەمیشە من حایکی چەپی کردەوە بەڵام ئەگەرێمە تەنها من خۆم دیارە ئەزانم کە ئەم ئەزمونەی شیری ئەزمونێکی باشە بەڵام من داگری ئەوە نیم کە هەر تەنها جانی بە ئیجابی پۆزتیڤەکانی بخوێنینەوە نەزانی چۆنە ئەم سەرکەوتنەی بۆریچ یاخود گابرێت بۆری جەمجارە بە جۆرە لە جۆرەکانەوانەی چاودێری دۆخی شیری ئەوانەکەنەڵێن دەستی لە شکستەکانی ئەلەندی وەرگرتووە مەسەلەن یەکێک لەو شتانەی کە ئەلەندی وەختی خۆی کاتی خۆی کردی سەلڤادۆر ئەلەندی کاتە سەر کار لە شیریا ئەوە بوو هەموو دامودەستگاکان و هەموو کۆمپانیەکانی شیری ویستی تەمین بکە ویستی بکە بە ماڵی حکومەتەوەوانە لە بەرامبەر ئەمەیە طبعاً قەیرانێکی زۆر گەورە وان شیری یەکێکە لە وڵاتانەی بە فرۆشتنی مس ینی یەکێک لە مەسەلە سەرچەکانی سەرچاوە سەرچەکانی دارایی فرۆشتنی مسە کە کانەکانی مز لەم سەروبەندەیە تا تووشی بەسەنە ڕاگرتن هاتن اقتصادی چیری تقریبان کەوت و ئەمە سەرنجام بوو بەهۆیەوەی کە زەمینە ساز بێت بۆ پێنووشەکەی انقلابەکەی بکەوە ئەلەندی بکوژێ لە بەرچاوی خەڵکە ئەلەندێک کە دیموکراتیانە هەڵبژێرا بوو و بە جۆرێکیش انقلابەکەی سەرکەوێ ینی بەرحاڵ دیارە کودەتا بوو دیارە دڕندەی بۆ دیارە ئەوە بۆ بەڵام پەلامارێکە خراوە سەر ئەلەندیوانە بەشێکی ئینعیزالی بوو لە جەماوەرەکەی ینی جۆرێک خەرەندێک کەوت بۆ بینی ئەو جەماوەرەکەیەوە یعنی ئێستا هەمان شت لێرە کە باسەکەن ئەڵێن دەرسی لەو ئەزمونانە وەرگرتووە یانی ئەم ئەزمونەی گابرێل بۆریش بە جۆرێک باسەکرێ وەکو سۆشیال دیموکراسی وایە زۆرتر لەوەی کە وەکو ئەو سۆشیالیزمە کۆنەبێکە لە هینە زۆرتر لە ئەمریکای لاتی نابووە بەشێک نازام ئاگاداریەوە یان گابرێل بۆریش خۆی دوور گرتووە لە ئەزمونی فەنزوێلا ڕەحمی زۆر جدی لە شافیز و مادوەرا و ئەوان ناگرێەوە خۆی بە بەشێک لەم جوڵانە نازانێ زۆر
ئەو نزیکاتە زۆر نزیکاتی لەگەڵ ئەزمموی کوباوانە نیشان نادا بە جۆرێک ئێوێ نیشانی دام بۆ ئیسلاح هاتووە بۆ چارەسەرکردن هاتووە بۆ دۆزینەوەی ڕێگات چارە هاتووە بۆ قەیرانە کورسەکانی شیری ئەوانە نەک بۆەوەیەوە ئاڵوگۆڕێکی زۆر زۆر ڕیشەی و خێرا لە دۆخەکەیەوە تا بە خۆشی وتوێتی بەلایەنگرانی تو چاوەڕێ و بەبن لە زەرفێتیشی زۆر کەما ئێمە کێشەکان حلکەین و چارەسەرکەین. سەرنجام من پێم وایە ئێمە پێویستمان بەوەیە مەسەرەن ئەم ئەزمونە لە چەند لایانی ترەوە بخوێنینەوە دروستە کە تۆ باسێکی چەپ ئاوایە بەڵام قسە لەسەرەوەیە کە ئەم جوڵانەوە جەماوەریەی کە لە شیریا دروست بووە چۆن ئێمەیگانەوە ئەو نقطەی کە ئەگەستی بە هەموو ئەو شانەوە سەرنجانەوە کە لەسەر گابرێل بۆریشەیە کە دیارە ئالتەرناتیڤێکی زۆر ئینسانی تر و زۆر واقعی تر و زۆر پێشکەوت و خوازانەتر و عادیلانەتر و هەموو شتێکە ینی ئەلتەرناتیڤی چەپە لە بەرامبەر دۆخی شیریا کە ئەلتەرناتیڤەکەی تر دیارە کەسێکی فاشست بوو کە ئەمەش بوو خۆی بووە هۆی ئەوە کە نقطەیەکی پۆزیتیڤێ بەدەست گابرێل بۆریشەوە کە سەرکەوێت. بەڵام چی ئەم ئەمەگەیانە ئەم نقطەیە چی هەتاکو ئەم ئەزمونە بەم هەموو ڕخنەشەوە بۆم هەموو ملاحەزاتشەوە کە دیوی گیرێ ئێمەگەیانە ئەم جێگایە ئەوەی کە متابعی وەزئی شیریەکە ئەڵێن کە لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ کۆبوونەوەی قەیرانەکانە بە جۆرێک ڕۆحیەتێکی هاوکاریکردن و هاوپشتیکردن لەناو خەڵکە هاتەکایەوە لەگەڵێک لە گەڕەکە فەقیرەکانە مەسەرەن ئەبینی مەسەرەن چێشخانەی عمومی دروست دەکرێ خەڵک پێک ڕۆ خواردن دروستەکەن بۆی کەپتر پێ لە سەریان و ئەوانە یعنی بە جۆرێک هاوپشتیکردنیە کە دوای ئەوە ئەو جوڵانە و ناڕزایە کە نەئەبڕایەوە یعنی بە بەردەوامی خەڵک لەسەر جادە بوو تا کار گەیشتە ئەوەی کە لە 2009 دەسەڵاتیان ناچار کرد کە دەستور بگۆڕێت دەستورێک کە پینۆشێ دایناوە وان خەڵک ڕەنە نەزانێ ئەزمموی شیلی یانی چیدی شیلی تقریبا یەکێکە لە دەگمەنە وڵاتەکان لە دنیاە کە ئاوی خواردنەوە هیچ شەریکاتی خاصە یعنی ئاوی خواردنەوە مەسادری ئاو نەک ئەوەی ئاوەکە کە تۆ هێناوتە و ئەچی ئەیفرۆشی بە خەڵک هەر کانیەکە بۆ نمونە کانیەکە هی مەسەلەن سەرمایه‌داری فڵانە هیچ شرکەتی فڵانە یعنی ئەتوانێت مەسەلەن بیگرێتەوە لێ نایفرۆشن ئاوی بنە و نایفرۆشن نایە بەکەس ینی بە جۆرێکە دەستوری شیلی فرسەتێکی ئاوای داوە کە سەرمایه‌داران و بڵێن دەسەڵاتدارانی شیری بەم جۆرە تەسەڕوفکەن لابردنی ئەم دەستورە یەکێک بوو لە دەستکەوتە گرنگەکانی ئەو خۆپیشاندانە بەردەوام و زۆر جەماوەری فراوانەی کە لە شیریا ڕوویدا کە تقریبا هەر درێژەی هەبووە تاکو لە 2009 بە ئاستێکی زۆر زۆر باڵا گەیشتووە دەسەڵاتی بەچۆکانە ناچاری کردن کە قبوڵی کەن کە دەستور بگۆڕێ بۆ لە ڕیفراندۆم سەرەتا چەپەکان نزیکی لە 180 دەنگەکانیان هێنا و مەجلیسی تەسیسی دروست بۆ ئێستا بۆ گۆڕینی دەستور بۆ ئەمانە ینی هاتنی گابرێل بۆریش نەتیجەی هەموو ئەم تەراکوماتانێ ینی شتێک نییە مەسەلەن زۆر کەس پێخۆشاوە باسیکە چەپەکانێکیان گرتوە ژێر باڵ یەکترەوە ئەوانە و پلتفۆرمێکی یەکگرتویان دا وەتوانیان هین کرد وانە هەر ئێستا شیلی بڵین 2 ساڵ بەر لە ئێستا من جۆم لە مقابلە بووە لەگەڵ خەڵکانی مەسەلەن هەڵسوڕا و چالاکی ئەڵێ 15 حیزبی چەپ لەناو شیریا هەیە و دایما مەسەلەن لە مۆزوعی ئەم ریفراندۆمەیە تەنانەت بەشێک لە دیموکراتەکان و لیبرالەکانش دیفاعن لە گۆڕین دەستور کرد کە ئیترەمە زۆر هونەریشی گەورەیان نەبوو کە چەپەکان یەک بن لەسەر ئەم مۆزوعە بەڵام هەر دوای گۆڕینینەکە خێراتی وەرکەوتەوە دژایەتی یەکتر ینی گابرێل بۆریش لە انتخاباتی پێشوو لە دەوری یەکەمی انتخاباتە لە بەرامبەر بە جۆرێک هینەکانی کەمتر بوو ینی مەترسی ئەوان هەبوو کە بدۆڕێ بەڵام وەختێک کە بەر ئەلتەرناتیڤێکی فاشستی بوو وە چەپەکان هیچ چارەسەرێکی تریان نەبوو جگەلەوەی کا دیفاع لە گابرێل بۆریش کە چوونە پشتی و ئەمە سەرکەوت بەبەستەمەوەیە وانە بڵێن چەپەکان فێریەوە بن هاوکاری بکەن لەگەڵ یەکەوانە زۆرتر ئەوە جوڵانەوە جەماوەریەکەیە ئەو سەرکەوتنانەیە کە جەماوەر تحقیقێکە لە سەرجادەوە ئەوانە واژ لە هێزە چەپەکانەکە بەرەو یەکتر بێن و نزیک ببنەوە لەسەر پلتفۆرمێکەوە شەماڵ ینی کۆکم ئەوەی کە لە ڕاستیە یعنی لە شیلی ڕوویدا ئەوەی جەنابەت باست کرد لە مەسلەی هەڵبژاردننی مەجلیسێک بۆ تعدیلی دەستور بە گۆڕانکایی لە دەستور و پێش ئێمە گابرێل و حرەکات جەماوەری کە لە شیلی هەبوو یعنی لە ماوەی لە 2000ەکانەوە بگرێت تا بە ئێستا یعنی ئەمە من بە دیوێکی ترایی خوێنمەوە نەک بەو مانایی کە بڵێ ئەمە ئەوەی جەنابەت دوتت کە لە نەتیجە یەکگرتنی
ببوورە قسەکەی خۆتە بیر نەچێتەوە تکاکەم یەک سەرنجی اینم هەیە بۆ ئەو بینەرانەی کامان بینن لەسەر یوتوب هاوڕیانی ئازیزەمە کێشەمان هەیە ئەمڕۆ لەگەڵ فەیسبووکە ئەم بەرنامەیە بە تەنها لە ڕێگەی یوتوبەوە بڵاو بێتەوە ئەگەر ئەرکێشن لە ڕێگەی خۆتانەوە لینکی ئەم بەرنامەی لە فەیسبووکەکانی خۆتان بڵاوکەنەوە تا بینەرێکی زۆرتر بیبینیان یان بەرنامێت تەنها لەسەر یوتوبە لە فەیسبوک نیمانە ئەگەر ئەرک بچێشن ئەم لینکی بەرنامەکە لە یوتوبەوە بەرن لە فەیسبوک بڵاویکەنەوە بۆی بینەرانێکی زۆرتر ببینن واگەر کۆمنتێک شتێکتان هەیەتوانن لە ڕێگەی یوتوبەوە کۆمنتەکانتان بنێرن و بە خۆشحاڵی و بەشدار بن لە ئەم بەرنامەیە ببەخشە هیوا منە بۆە ئەم سەرنجەم شەماڵ ویستمەوە بڵێم کە ینی من بە دیوێکی ترە یان بە سیاغەیەکی ترە ئەوەی جەنابەت باسکردەی خەمەڕوو ئەویش ئەوەیە سەرکەوتنی گابرێل و یان بەرەی چەب لە شیلی لە ڕاستیە یعنی لای من ئەوەی جەنابیش هەروتت یعنی تەواو ئەمە لای من سەرکەوتنێکە و ئەمە لە ڕاستیە بە مانای کەلیمە سەرکەوتنی چەپە و سەرکەوتنی دوو بەرنامەی جیاوازە ئەمە خاڵێکم خاڵی دوام ئەم سەرکەوتنە ئایا لە ئەنجامی یەکگرتنی هێزە چەپەکان بوو بەتەنیا ئەگەر بڵێ بەتەنیا بێگومان نەخێر بەڵام نەتی ئەگەر ئەم هاو پەیمانێتە نەبووە ئایا ئەمە جێبەجێ دەبوو وەڵامەکەی لە ڕاستیە بە بەڵێ ئاسان نییە یعنی ئەمە بدەینەوە پێش ئەوە یعنی خودی کەسایەتی گابرێل و ئەم ڕۆڵەی لە ناو حرەکەی توڵابی ئەخە لە ڕاستی ئێستا ڕەنگە پرسیارێک ڕوبەڕووی ئێمە بکرێتەوە باشە پرۆژەی چەپ چییە یعنی من پێم وایە فرەچەشنی چەپ تەنها لە شێوەی دروستبوونی کۆنابێتەوە بەڵکو لە جۆری بیرکردنەوە و پیادەکردن و پراکتیکیشە دەرئەکەوێ یعنی تۆسیر بکە لە ئەمریکای لاتینە داواکاری خەڵک و گزافە کۆمەڵایەتیەکان لە داواکردنی دیموکراسەتی کۆمەڵایەتی و سیاسی و دادپەروەری و یەکسانی و چۆنیەتی ڕێخستنی سامانە سروشتیەکان و نان و مەسلەی ئازادی و پارێزگاریکردن لە ژینگە و چاکردنی سیستەمی تەندروستی و خوێندن و گۆڕانکاری کۆمەڵایەتی و ڕوبەڕووبوونەوەی عەقڵەتی کۆنەپارێزی ئەمانە لە چوارچێوێ دەتوان لە جەوهەر لە خاڵێکی تری جەوریشە ڕوبەڕووبوونەوەی پرۆژەی هێزە ئەمپرالی و لیبراڵێتی نوێ ئەمە داواکاریەک بوو بوو داواکاری زۆرینەی هێزە کۆمەڵایەتیەکان پێش ئەوە کاتێک کە گابرێر وەکو گەنجێک پێشتر لە ناو جامیعەیە لە ناو خۆپشاندانەکانە دوایی لە ناو مەزلیسی چی پێ دەڵێن دەچێت لە 2000 چەنە دەبێتە ئەندامی مەزلیسیین ئەمە دوای ئەوە جارێک کە چەپ لە مەسەلەی بەڵێ لە هەموارکردنەوەی دەستورە چەپ سەرکەوتن بەدەستدێنێ کە ئەمە زۆر کاریگەرەوە لە داهاتووە لە ڕاستیە ئەمە یعنی کەمتر نابێ یعنی ئەگەر بۆ نمونە گابرێر سەریش بکەوتوە بەڵام ئەنجومەنە گشتیەکەی زۆرینە کە پێویستی بە دوو لەسەر یەکە یعنی دەبێت دوو لەسەر سێە هەموارکردنەوەکە ئەگەر چەپ دوو لەسەر سێی نهێنا باە گابرێر خۆ لە ڕاستیە هێشتا نەیەتوانی ئەمە بکە بەڵام یەکەم ئیشی گابرێر کاتە ئەگە بینی بێت هینت کردی بێوەتی لیبراڵیەتی نوێ لە شیلی لە هەشتاکانە هەڵە نەبم لە شیلی دەست پێ دەکا لەلایەن ئێمین مۆرگان و تاتشەر و ئەمانەوە ڕاستە خۆ ئەمان لە ڕاستیە لە شیلیۆ وەکو هینێک وەکو تێستێک وەکو مشی تاقیگا شیلی بەکاردێن و دوایەوە مکارەساتە دەنێتەوە ئەو لێ باسیەوە ئەکا کە لیبراڵەتی نوێ لە شیلی دەست پێکرا جێبەجێکرا دەبێت لە شیلیش کۆتایی پێبێ من پێم وایە تەنیا ئەم جملەیە دەکرێت ناوی لێبینێن یەکێک لە عەمودە گرنگەکانی بیناکردنی سۆسیالزم لە شیلی لە ئەمریکای لاتین لە ڕاستیە ئەمە خاڵی دووەم مەبەستم کە بڵێم چۆن ڕووداوەکان بێکەوە بەسنەوە ئێمە ئایا لە مەرحەلەیە گابرێل دەتوانێت چی بکە ئێمە خۆمان دەزانین داهاتی تاک بەسەلەی بێکاری وەزئی ئەمریکای لاتین و ئەو گەمارانی ئەو شەڕی لەسەر ئەمریکای لاتینە ئێمە دەزانین باردۆخەکە بەڵام ئایا گابرێل لە مەسەلەی گۆڕانکاری کۆمەڵایەتی لە مەسەلەی هەموارکردنەوەی دەستور لە مەسەلەی وەکو خۆی باسی کرد چاکردنی سیستەمی تەندروستی و خوێندن و زیادکردنی باز لەسەر دەوڵەمەند و کۆمپانیاکان و خۆ نزیکردنەوە لە دیموکراسەتیشی کۆمەڵایەتی ئەمە بۆ دۆخی ئێستای شیلی
لەوە زیاتر هیچ هێزێکی چەپ دەتوانانی ئەوە بک بە پێی پەریتی جیهانی سوسیالزم لە بۆقعەیەکی دیاری کراوە بە تەنیا دەتوانێت لە چینی جێبەجێ بکرێت ینی ئەمە بۆمە چۆن تەماشایان بابەتاکەی من پێم وایە ئەوەی لەوێ ڕوودەدا شەماڵ ینی تەحەدایەکی لە ڕاستیە زۆر گەورەیە ئێمە دەکرێت لێرەوە ئێستا قسە لەسەر ئەوە بکەین کە یعنی ئەو تابەت یەکێک لەو تایبەتمەندیانەی کە چەپی ئەمریکای لاتینی لە سەدەی 21ەکەم پێدەناسرێتەوە ڕۆڵ و کاریگەری بزافە کۆمەڵایەتیەکان ئێمە ئێستا ئەوەی پێدەوترێ سوسیال فۆرم یعنی وەرد سوسیال فۆرم ئەوەی منتەدای ئیجتیماعی جیهانی کۆربەندی کۆمەڵایەتی جیهانی هەر لە 2000ەکانە لە ئەمریکای لاتی ڕوودەدا دوای سەردەکێشێ بۆ جیهان و کۆمەڵێک نووسری وەکو نەعەم چۆمسکی و ئەمەی هین سەمیر ئەمین و زۆر لەو بیرمەندانە پاڵپشتی لێ دەکەن و حرەکەیەکی گەورە لەوێ جارشکە دروستە بێتەوە ئەم حرەکەیە لە ئەم حرەکەت ئەو باڵێن حرەکەی توڵابی حرەکەی نەقابی و جەماوەری مامۆستایان ژنان و هندیە سوورەکان تەنانەت ڕۆڵی هندیە سوورەکان ئەو کۆمەڵانی کە هەیەە هەموو ئەوانە لە ڕاستیە هاوشان لەگەر ڕۆڵی حزبە تەقلیدەکانی چەپ و تا بە ئێستا ڕەنگە قسە لەسەر چەپی نوێ دەکرێت لە ئەمریکای لاتینە یعنی ئەم مەفهومە لە ڕاستیەوە پڕێتی لە مناقەشەی زۆر بە چ مانایە و ئێستا جارێکی تر بۆ نمونە لە ماوەی 15 ساڵی ڕابردوو قسە لەسەر چەپێکی تازە دەکەیت لە ئاستی جیهانە ئێمە چۆن سەری ئەم بابەتانە بکەین مەسەلەی دوورکەوتنەوە لە هەڕەمیەت و پاوانخوازی و فراوانبوونی دیموکراسی ناوەخۆیی حزب بۆ ڕنگدانەوەی پێداویستی کۆمەلگاکان کە لەوێ ئێمە بینیمان تێکەڵکردن وەرگرتن لە هەموو ڕێگاکانی تێکۆشان لە تێکۆشانی شەماڵ بیرمان نەچێ ناتوندوتیژی لە هەندێک حاڵت نەبێت بۆ چاکسازی و گۆڕانکاری و بەشداریکردن لە هەڵبژارنەکان یعنی ئەوەی لە ڕاستیە یان سۆسیال یعنی یان شۆڕش یعنی یان ڕەش یان سپی نەبوو ئەوەی لە ئەمریکای لاتی بەڵکو پرۆسەکە یعنی پرۆسەکە تەواو بوو بە پرۆسەیەکی یعنی خوێندنەوەی واقع و هەزمکردنی واقع و دانانی بەرنامە و ڕوویایەک بۆی ئێمە چۆن هەنگاو بە هەنگاو دەستکاری ئەو واقعە بکەین ئەمە خاڵێکی زۆر گرینگە کاتی ئەم واقعیان خوێندەوە لە ڕاستی بە دروستی توانیان هێزە کۆمەڵایەتیە فرە چەشنەکان هەزم بکەن خاڵی سێم بیرمان نەچێ مەسەلەی ڕۆڵی ئەم هێزە چەپانە لە وەکو حاڵەتێکی ڕەسەن لە مێژووی ئەم وڵاتانەدا ئەمە لە ڕاستی خاڵێکی کەم نەبوو خۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزی چەپ لە حرەکەی ڕزگاری نیشتیمانی ڕۆڵی هەبوو بەڵام دواتر نەیتوانی درێژ ئەمە بداتن و وەکو ئەڵلقەیەکی نەپچرا و لەگەر گۆڕانکاریەکانە گری بداتەوە بە پێچەوانەوە لە بەشێکی زۆر لە وڵاتانی عەرەبی چەپ بوو بە پاشکۆی هێزە ناسیۆنالیستە داپلۆسێنەرەکان و لە ناوچەی خۆشخانیە دەبین وەزعی چەپ لە چ دۆخێکایە من پێم وایە ئەمە خاڵێ ئەمانە هەمووی بۆ ئێمە دەرس و هینی گەورن و ئێستا لێرەوە ئێمە دەکرێت قسە لەسەوە بکەین لەم بارودۆخەیە لە هەرێمی کوردستانە چۆن بە شێوەیەکی وحشی گەرانە لیبراڵیەتی نوێ لە کۆمەلگاکەی ئێمە پەیڕەو دەکرێت و ئەمە ینی ئەمە ئایا کاریگەری لەسەر کوردستانە بێ ئایا چەپ دەتوانێت یعنی کاریگەری لەسەر پاشەکشەی لیبراڵەت لە کوردستانە بێ و کاریگەری لەسەر هەڵسانەوەی چەپە بێ و چەپ دەتوانێت ئەمە بخوێنێتەوە من پێم وایە ئەمە پێویستی بە مناقەشە و تێگەیشتنی زۆرە بەڕاستی من بن پێم وایە زای چۆنە دەرسی شیلی من خر لەو ڕوانگەیەوە من پێم وایە ئەزمونێکە بۆ دەرز لێ وەرگرتن ینی نمونەیەکە کە تۆ توانی دەرسی دروست لە ئەم مینانە وەربگریت و هەوڵ بدەی کە بڵین ئەو وانانی کە لێەوە فێربووینەوانە بۆ خەباتی خۆمان لەم وڵاتە لە بەرامبەر نیۆلیبرالیزمە بەکاری بێنی من دیارە هەندێک سەرنجم هەیە لەوەی کەوا بەرەنگار بوونەوەی نیۆلیبرالیزم خۆی لە خۆیان کاتە سۆشیالیزم دواتر ئێمە سەرەوە بەڵام بەعموم وا ئەزانم کە ئەوەی کە من ئەمێ وەکو دەرز بیبینم لە شیلیا ڕاستی نەفسانەوەی ئەو جوڵانەوە جەماوەریەیە کە وجودی هەیە و ئەو جۆرە ڕێخستنە لە خوارەوە و ئەو هەوڵدانەیە بۆ مداخەلەکردن و تەدەخلی جەماوەر بە بەردەوامی لە ڕووداوە سیاسەکانە طبعاً یەکی لەو شتانە کە بیزانین لەسەر شیری ئەوەیە بۆ نمونەیە ئاخر هەڵبژاردنمان لە خوار لە سەتا چلەوە بۆ ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان وەکو نیشانەیەک و ئاماژەی بۆ ڕەتکردنەوەی سیستەمەکە قبول کراوە وەرگیراوە بە دروستی ژوایە
بەڵام لە شیریا تقریبان نزیکی چەندین ساڵە ئەوایە یعنی هەتاکو دوای ڕوخانی پێنوشی و دوای هاتنی دیموکراتێت و هەڵبژاردنەوەی خەڵک زۆر لە هەڵبگە و هەڵبژاردنەوە و ئەم هەڵبژاردنە کە مەسەرەن بۆری جەودەنگانەی هێناوە گابرێت بۆری جەودەنگانەی هێناوە سەرکەوتووە لە 155 شتێک نزیکێ 160 بۆ پێما بەلشتێکی ئاوایە بەشداریان کردووە لەم هەڵبژاردنیان کە دیارە تەبعاً لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردووە بە نسبەتێکی زۆر زۆر بەرز سەی دەکرێتەوەوانە چی وای کردووە خەڵک لەم هەڵبژاردنانەیە بەشداری بکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەو بڵین دەرگیربوونەیە لەگەڵ ڕووداوە سیاسەکانەوە هەوڵدانە بۆ بینینی ڕۆڵ و ئەو سەرکەوتانەیە کە بەدەستیان هێناوە بوو نمونەوەی کە لە سەردەمی بڵین گۆڕانکاری یاخود سەپاندنی گۆڕانکاری لە دەستورا بەدەساتەوە ئەمانە قووەتێکی زۆری بە ئەم جوڵانەوە چەپە و بڵین ئەنتی نیولیبرالیزمەدا کە هەنگاو بنێتە پێشەوە بە پێم وایە دەرس و ئەزمونونەکانە بێت لەوەیە بێ کە چۆنی ئێمە بتوانین ئەم جوڵانەوە جەماوەریانەی کە لێ و لێوێ دەرەکەوێ بۆ نمونە هەموو ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە ڕوویانداوە لە مەسەن ئەو خۆپیشاندانانی ئەخیری خوێندکاران ئەو مانگرتنانی کە مامۆستایان ئەیگرن مەسەن لە دژی مەسەن بێنەوتی و لە دژی نەبوونی بڵین موچە نەدانی مەسەن خانە نشینان یاخود ئەو سیستەمە بڵین زۆر تاڵانکاریەی کە پارتیوێچێتی لە کوردستانە سەپاندویانە ئەم جوڵانەوە بڵین پچڕانی لێر و لێ دەرەکەوت بەشێکن لە جوڵانەوەی جەماوری فراوانتر و قسە لەسەرەوەی کە چۆنم جوڵانەوەیە بێتە دەرەوە بۆ خۆی نیشاندا و نەک تەنها خۆی نیشاندا بە تەنها لە خۆ پیشاندان و مزاهرەیە خۆی نیشاندا لە جۆرێک لە ڕێخستن و پێکەوە کارکردن بەدەر لەوەی کە ئایدۆلۆژیا و فکری بەشەکانی ئەم جوڵانەوەیە چیە لە دەوری کۆمەڵێک خواستی دیاریکراوی یەک و دووسێکی کە کەس لەسەری ناتوانێت مناقەشە بکاوە خۆە خود ناڕێک لە دەوری ئەمانە کۆ ببنەوەم جوڵانەوەیە هەنگاو بنێ بۆ پێشەوە ینی تێگەیشتن لەوەی کە باسکردن لەوەی کە مەسەن کۆمونیزم بکەین بە دینێک و یاخود چەپ و مارکسیزم بکەین بە دینێک و خەڵکی پێقانە بکەین و دانە بەدانە بە شەرەکان بێنین قەناعەتیان پێبینین بۆی کاوا سۆشیالیزم ڕاستەوەمانە علاج و دەردێک دەوا ناکە ئەوەی کاتوانێت دەردێک دەوا بکەوە دووبارە ڕاهێنیەت وە بڵین هەر بیرروبا تێگەیشتنی مارکسیستی بۆ دنیاش بە ڕۆژ کاتەوە و بیکا بە شتێکی بڵین هەنووکەی لە ئێستا کە خەڵک دەستی بۆ بەرێ هەر دەرکەوتنی و جوڵانەوە جەماوری ناڕزایان ئەم پێما بێ دەرسیگەرن نەتوانین لێرە وەری بگرین خاڵێک سەبارەت بە سەرکەوتنی نیولیبرال بەرامبەر نیولیبرالیزم کە کاتە سۆشیالیزم من پێم وانێ زانی من لەگەڵ قسەکەی تۆ موافقم کە چاوەڕوانی چییە پێ بەسەر وڵاتێکی وەکو شیریا باە شیری بە تەنها لە سەر تاسەری دنیا بەس لێە سۆشیالیزم دروست کرێ معقول نییە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئیستیعاب ناکرێت کە لە دۆخێکی ئاوا تێکەڵاوی دنیاییە لەم ڕۆیە تۆ بتوانێ مەسەرەن لە وڵاتێک لە وڵاتەکانە بەبێ ئەوەی کە جوڵانەوەکە لە فراوان لە ئاسێکی فراوانە هەنگاوی نابێ بەرەو پێشەوە تۆ لە وڵاتێک لە وڵاتەکانە توانی سەرکەوتن بەدەستبێت و دواتر سەرکەوتەکەی تعمیم بکەین ممکنە مەسەرەن 100 ساڵ لەمەوبەر دۆخەکە جۆرێکی تر بوو بێتەوەە بەڵام لەم ڕۆیە هەتا دێت ئەم تەسەوورکردنی ئەمە سەختە منیش لەگەڵ تۆیان موافق و دیارەکە مستحیل نییە بەڵام بەڵێم سەختە ینی تەسەوورکردنی ئەوەی کام سەرکەوتنە ڕووبا لە شوێنەکە من سەختەی بینم بەڵام من ئەوەش نابینم کە یعنی شتەکان بەناوی خوانەوە ناوبنین سەرمایهداری هەر نیۆلیبرالیزمی نییە منێستا لە سوی داژیم نیۆلیبرالیزم لە هەندێک جێگا دەرکەوتووە بەڵام تاکە باڵادەست نییە تاکە سۆشیال دیموکرات دیفاعی لە مەسەر مەجموعە مطالبات و پێی کردووە بەڵام بڕۆسێری بازاری کاکە وحشیگەریەکە بۆ خۆی یعنی هەر کەلە پاشەکردنی ئینسانە بە تایبەتی ئەوانی کە لە وڵاتانی دەرەوە دیێن و لێرە ئیرن ینی وڵاتێکە وەکو هەر وڵاتێکی تری سەرمایهداری دڕندەترین چەسانەوە لە بەرامبەر کارگەران لەو شوێنەیە کە فرسە دێنە لەو شوێنەیە کە ممکنە لەو شوێنەیە کە دەترین چەسانەوە بەکارێن لەبەرەوە تۆ ناتوانانی بەم سیستەمە بڵێ کە نەیتوانیەوە نەچۆتە ژێڕچێ نیۆلیبرالیزمەوە بڵێ سۆشیالیستی فڕی بەسەر سۆشیالیزمەوە نییە سەرمایهداریمان هەیە لە دەرەوەی نیۆلیبرالیزمیش یعنی کۆتایی هاتنی نیۆلیبرالیزم ناکاتە کۆتایی هاتنی سەرمایهداری منم تەسەورم قبول نیە زۆر کە زوا پەیوانییە بەڵام گرنگەوەیە باسەکە لەوەیە کە ئەم هاتنەکایی ئەم سەرکەوتنە ئێمە وەکو خۆی بیخوێنینەوە نە ئەوە تا زۆر پێی شاد و شادمان بینەوەکە بڵێن کەمە سەرکەوتنێکی زۆر
گەورە و فراوانەوە مەسەلەن ئێمە قۆناغێکی زۆر گەورەمان بڕی و بەرەو داوا هاتنەوە لێ ناخێوانیە لە بەرەو داوا هاتنەوە هەیە وچینە لە 3 مانگی داهاتووە مەجموعەیەک هەنگاو هەیە بۆریش هەڵی گرێتەوە ئەوانە سەرمایەکان دووبارە شیلی بەجێ بێڵمەوانە و تووشی گەورەتنی قەیرانی بکەن هەمان قەیران کە وەختی خۆی سلڤادۆر ئەلەندی تووشی وەدەتی کستنجەر و سەرمایه‌داری ئەمریکا و سەرمایه‌داری شیلیەوە هەمان ئەو کێشەیان توش بێتەوە جارێت بشتێ بڕوخێ یا مەسەلەن ئەوەی کە نەتوانێت واقع جورئەت نەکات کە بڕوا مەسەلەن ئێستا زیندانی سیاسی سژنەکانی شیلی پڕە لە زیندانی سیاسی چەپ ئەگەر گابرێل بۆریش لە ماوەیەکی زۆر کەمە ئەم زیندانیانە ئازاد نەکاوانە وەلەوە دڵنیاە بەشی زۆری چەپ پشتی چۆڵەکەن و لە بەرامبەریان ڕاوەستەوە کە تۆ خزمەتکاری سەرمایه‌دارانی و هەمان ممارەسات و کارێکە لە پێشووترا ممارەسەکراوە ئیدامەیەدی لەبەرەوە من پێم وایە مەسەلەکان زۆر زۆر وا سادە نییە بەڵێ شکستی گابرێل بۆریچیش ممکن ئەگەرچی بە ڕووداوێکی زۆر مێژووی هاتە سەرکار بەڵام پرسیارەکەش ئەوەیە ئایا بەسەرەن سەرمایه‌دارانی شیلی چه ئەلتەرناتیڤێکی تیان لە بەردەما بوو ئەگەر بە سەرکەوتنی گابرێل بۆریچ ڕازی نەبوون ئێستا من ناڵێم کە سەرمایه‌داران هێشتیان سەرکەوێوانە بەڵام ئایا ئەلتەرناتیڤەکەی تر چی بوو ئەلتەرناتیڤەکەی تر فاشیزم بوو یعنی ئێزانی چۆنە من پێم وابێ هاتنە سەرکاری گابرێل بۆریچ بۆ خۆی نیشانەی شکستی نیۆلیبرالیزمە نەک سەرەتای شکستی نیۆلیبرالیزم یعنی کاڵین لە گۆڕنانی نیۆلیبرالیزم یعنی نیۆلیبرالیزم وەکو جەستەیەک مردووە لە ئاستی دنیاە و لە ئاستی شیلیشان مردووە ئەوەی کە تۆ ئەلتەرناتیڤ هەبوو لە شیریا لە بەرامبەرێکا ڕاوەستا بوون ئەم نموزەجە سۆشیالیستیە بوو لەولاوە نموزەجی فاشستی ترامپی بوو وەکو مەسەلەن دیکتاتۆری بەرازیل یا ئەم نموزەجانی کە بۆلسۆنارۆ مەسەلەن لە بەرازیل نموزەجی ئەمانە بوو کات بۆ پێشەوە سەرمایه‌داری لەمەش هەرە ترسیە ینی باسەکە لەسەرەوەیە نیۆلیبرالیزم شکستی هێناوە دوو شتی لێ هاتوتە دەرەوە یەکێکیان ڕاستی متەطەریفە ڕاسیزمە فاشیزمە دوژمنایەتیکردنی هەموو دیموکراسی دوژمنایەتیکردنی مافەکانی ژنانە بۆ ئاگاداری بەشێکی زۆری ژنانی شیلی دەنگیاندا بە گابرێل بۆریچ لەبەر خاتی چی لەبەر خاتی ئەوەی کاندیدەکەی تر بە ئاشکرا پیاوسالار دوژمنی ژن و دوژمنی هەموو ئەو پێشکەوتانی کە لە ڕووی فەرهەنگی لە ڕووی کەلتوری ئەمانەوە مەسەلەن شیلی ئافرێشەکە لە وڵاتانی لە ئەمریکا لاتین بەمانە ناسراوە دوژمنی هەموویانە پرسیارە بکەین بۆ لە هەموو شوێنانەی تر کە ئێستا یعنی لەم ساڵانەی دوایی بە کوردستان و بە وڵاتانی عەرەبیەوە کە هەڵبژاردننی تێ ئەکرا بۆ ئەمانەی کە با بڵێن ئەو ئەوانەی کە کاندید بوون ئەمەی لە عێراقە ڕوویدا لە دوایین هەڵبژاردنە بۆ ئەمانە کامیان بۆ نمونەن با بڵێن کە گوتارەکەیان ئەوەندە دیموکراسی بێ بە ئەوی پرۆژەی چەپ بەتاڵ بکاتەوە وەکو دژەکەی گابرێل نەبوو پرسیارەکە یعنی من لای من گرنگەکە زین لە چیە گرنگکە لەوایە کە ینی من تێگەم لەوەی تو باسیەکەی بەڵام ئێمە هەمان نموزەزی ترمانەیە هێزی لەوە فاشی ترمانەیە ئەمە وەزع لە وڵاتانی ئەم ناوچەیە و دەوروبەری ئەبینین بەڵام هێزی چەپ لەوەها دۆخێکە یعنی تەنانەت ناتوانانی 150 دەنگەکانیش بینی بەڵام ینی بەستم تۆ ئەگەر بیتە بابی بەڵێ بوو بەخشە ناوچەی خۆمان بەراورد ناکرێت ناوچەی خۆمان قەڵای فاشیزمە لە هەر لایەکایگیری مەسەلەنەوە تورکیایە ئەوە مەسەلەن هەتا دەستگاکانی ئێسەی دەسەڵاتدار لە عێراقا ئەمە ئێرانە ئەمە سووریایە مەسەلەن باشترین دەسەڵات لەم ناوچەیە مەلیکی ئوردونەکە خەڵک بە قامچیە کوژن لە زیندانەکانیان یعنی ئەمە نموزەجە دەسەڵاتانەیەکە لەم ناوچەیە هەمانە یعنی فاشیزم ئەمە قەڵای فاشیزمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە لێبوویەوە بن ئەمە ئەڵێم بەڵام باسەکە لەسەرەوەیە کە یعنی من مەبەستمەوە نییە کە بڵێم ئەمە سەرکەوتن نییە مەبەستمەوە نییە کە بڵێم ئەمە هەنگاوێک نیە بەرەو پێشەوە سەکۆیەک نێشتی تری لەسەر بیناکەینەوەوانە بەڵام باسەکە لەسەرەوەیە کە لێرە نابێ بوەستێ چە بێت تەجاوزی ئەم مەرحەلەیەکەوە ئەمە وەکو سەکۆیەک وەکو پلەیەک حساب کاکە چۆتە پێشەوە هەنگاوی هەڵێناوە بەرەو پێشەوە هیچ کێشەکان ممکنە کۆتاییان پێ نییە و ئەگەر مەسەلەن گەورەکانی ئەم خاڵە باسکەم یەکێک لە کێشەکانی بۆریچەوەی کە کۆنگرسێکی هەیە ئێستا کۆنگرسەکەی لە بن دەستایەتی لە دژێتی
ینی ئەم ڕئیسی کۆمارە سەر و کۆمارە بەڵام کۆنگریسێکابێ بڕیارەکانی بۆ ڕێگای تێپەڕێتوانە تەواو لە دژێ وەستێتەوە ئایا بۆریس ئەتوانێت و وعدانی داوێت بە جماوە جێبەجێکە ئەتوانێت بیان باتە پێشەوە مە سوالێکە کراوەتەوە لەوانێ نتوانێت وەکە نتوانێت بێتە کەوتە امتحانێکی زۆر سەختەوە ئێمە تۆوان بۆ هەڵبژاتە بۆ هیچ پێ ناکرێت ئێمە بەستمەوەیە کە تاقیداتی مەسەلەکە زۆرترە لەوەی کە بەسەر هەروە بە یەکەمین وێنە لە مەسەلەکە دیارەکە منیش بۆ خۆشم وەکو تۆ بەسەرکەوتنەکە بەڵام بەبەستمەوەیە کابێ کەمێک ورتر لە مەسەلەکان لای من لە ڕاستیە ینی ئەمە دەکەمە کۆتاین دوای دەگەڕێنەوە سەر ئەم دەقەی ماوە 12 دقەیە تایبەتی بکەین بەوەی کە لە دۆخی کوردستان ئێمە چۆن سوود لەم ڕوودا وەربگرین من هەر لێرەوە ڕەبتی یەکەم بەوە من تێگەیشتنی من یعنی ئەوەی ڕوودا ینی بالفعل بەمانەی ئەوە نییەوە ئیتر یعنی لە شیلی کۆتایی قەیرانەکان دەبینین کۆتایی ئەزمە ئەبینین نا بە هەموو مانایەک ئێمە دەرئەنجامی کۆمەڵێک هەوڵی لێکدا نەبڕا و گرێدرا و بەیەکەوە ئەبینین کە ئەمڕۆ دەگاتە ئاستێک کە بەم مۆدێلەی سەرکەوتن و شکستی پێ ئێستا کە باڵا دەستا پێ قیاسەکرێ ئەمڕۆ چەب لە شیلی سەرکەوتنی بەدەستێناوە من پێمان واقعی ڕەنگە واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست واقعی ئێمە لە هەندێک بار ئێمە یعنی تەوەن ئەزمموی شیلی ئەزممویی زۆر تایبەتە و ئەمریکای لاتین بەڵام ئەوە بەمانای ئەوە نییە ئێمە لێرەیە بیر لەوە نەکەینەوە چۆن وەکو نمونەیەکی واقع ینی پراکتیکیانە ئێمە بیبینین و خۆ دەزانی ئێمە پێشتر یعنی دێها نووسەر دیکۆمنتی ئەم بابڵی ئینتیهاکە گەورانیان دەکرد کە لیبراڵەتی نوێ لە شیلی لە ئەم کابرایە ئەمەی هین کامبل ناویمی کامبل باز لە حکمی پینۆشیە و ڕۆڵی فریدامن و ئەو هینی شیکاگۆ کە لە ماوەی نزیکەی 20 ساڵ چی بە وەزعی شیلی کرد دوای ئەوە لەم دوایانە ئێمە کۆمەڵێک خەڵکی تریش دەبینین لەمبارەیەوە چۆن باسی ئەزمونونەکەیان کرد مەبەستم لەوەیە کە ئێمە لێرە ئەتوانین چۆن ئەوەی پێ دەوتێ ڕوحەتی بەرەنگاری و ئەم پرۆژەی ئەوەی جەنابەت باست کرد کاتێ لە دامینی کۆمەلگاوە خەڵک بیر لە خۆڕێخستن و پرۆسەی بەرەنگاری ئەکاتەوە و کاتێک لیبراڵەتی نوێ لە کوردستانە لە ئاستی شیلیش لە ڕاستیە تێپەڕی کردووە لە ئاستی شیلیش تێپەڕی کردووە ئێستا تەنانەت دوا زانیاری بۆ بینەرانی کەناڵی وە ئەوەیە کە باج و سەرانەش دەدرێتە کۆمپانیای تایبەت واتە سزا کە لە هەموو دنیا نیە لە ڕاستیە سزادانانی سزادانی خەڵکیش کەمە ئیشی دەبێت دەسەڵاتێک بێ کە خەڵک هەڵی بژارد بێ هیچ نەبێ محکەمە و شت بەسەریەوە دادگای بەسەریەوە هین بێ ئێستا ئەمەش دەدرێتە دراوەتە دەست کەرتی دایبەت و یعنی شتێک نەماوە لە خۆڵ و خاشاکەوە بگرە تا دەکاتە خوێندن و تا ئەخیری و فشارێکی زۆر ئەوە جگە لە بڵاوبوونەوەی بێکاری جگە لە پاشەکشی ماف و ئازادیەکان باشە ئەمە دۆخی عێراق بە هەمان شێوە لەم چەند ڕۆژەی ڕابرد و جارێشتر لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە هەندێک پاکێز دەرکراوە کە کۆمەڵێک لە ڕاستیە جارش کە دەستکاری بنیادی دەوڵەتی عێراق دەکا بۆی زیاتر ئامادەی بکە بۆی تەسلیمی بانقی نێودەوڵەتی بێ و ئێمە ڕژی بێکاری وەژاری لە هەندێک ناوچەی محەفەزەی عێراق گەیشتەوە 150 ئەمە کارەساتە و ئێمە لە کاتێکە و ئەزمونە لێوێ دەبینین ئێمە دوێنێ پێرێ لە هەڵبژارنەکانە کە ئەمە وەکۆی جەنابەت دوتر لە ئەمریکای لاتین دەمێکە پەیڕەواکری بەڵامەوە چەند ساڵێکە لە کوردستانە ئەمە زۆر بە گەورەی دەیبینین بایکۆتی خەڵک لە پرۆسی هەڵبژاردنە ئێستا دوای ئەوە ئێمە بینیمان بابەتی کۆچی بەلێشاوی گەنج و پیرەکانمان بۆ بیلاڕوسیا بۆ وڵاتانی ڕۆژ ئاوا دوای ئێوە بینیمان زنجیرێک لە خۆپشاندانی زۆر گەورەی قوتابیان ئەمانە پێمان دەڵێن لە کوردستان شەماڵ حرەکەیەکی بزافێکی گەورەی جەماوەری لەسەر قاچی خۆی وەستاوە و لە دەرەوەی هەموو هێزە چەپەکان و لە دەرەوەی دەسەڵاتیش ئەمڕۆ بە میکانیزمی جۆرا جۆر مانیفێستی خۆیەکە هاوارەکە دەڵێ دەبێ من ببیندرێم من هێزێکم نوێنەرایەتیم نییە لە کۆمەلگایە
ئەم سیستەمە نوێنەرایەتی من ناکە و بە هەموو پێوەرەکان ئەم مۆدلەی لێرە نوێنەرایەتی کەمینەیەکی دیاریکراوەکە لە کوردستانە. باشە ئەم حرەکەیە جەماوەرە پێزۆی قسە لەسەر چە بکرێم حرەکە جەماوەریە چۆن دەتوانێت شوناسێک بۆ خۆی دیاری بکار چەنە من پێم وایە لە زۆر لایەنەوە ئێمە دەتوانین قسە لەسەر شوناسی ئەم حرەکەیە بکەین بەڵام چۆن ئێمە ڕوحیەتی بەرەنگاریەکەی زیاتر بکەین ئایا ئومێت هەیە ئایا وەکو شیلی ئێمەش دەبێت کە شیلی لە هەشتاکانەوە یعنی ئەوە بۆ ئێستا نزیکەی 50 ساڵەکە شیلی ئێستا سەرکەوتن بەدەستێنی ئێمەش ئەمە 30 ساڵە ئەگەر پارتی وێشێتی وەگرین ئێمە 20 ساڵی تریشمان پێویستە بگا بە 50 ساڵ ئێمە مەزبوونە دەستکاری بکەین یعنی ئەمە پرسیارەکە بێ لە عێراقا دوای نزیکەی 25 ساڵە دەسەڵاتی بەعەس جارێکی تر 50 ساڵی تر پێویستە تا حرەکەی جەماوەری مانیفێستی خۆی بکە ئەم ئەزمونە ئەم ڕووداوە جیهانیانە ئەم ئیندیکەیتەر و ئەم موئەشرانەی ڕۆژانە وامان لێ ناکە ئێمە بە باشتر واقعەکە بخوێنەوە حرەکەی جەماوەری زووتر گەشە بکە هەموو ئەوانە قابل بوونیە لە ڕاستی ئێمە زووتر بین لە یعنی خەیاڵی دنیایکی باشتر بەڕوونتر ببینن ئەمە لە ڕاستی پرسیارەکەی دەکرێت گفتوگۆ لەبارەوە وەزای چۆنە یەکێک لە مشکلە گەورەکان من لێرە بە فرسەت ێزانم ئەمە ئەم قسەکردنە لەسەر بەرەنگاربوونەوە لەسەر جوڵانەوەی بەرەنگاربوونەوە لەسەر قوڵ نەکردنیەوەی ئەکرێەوە ئەو تاڵان و بڕۆی کە ئەکرێ بە ناوی ئیسلاحاتی اقتصادیەوە گوایە سیستەمەکە چاکەن و ئەمانە هەموو مەسەلەن دروست بۆ خۆشتی باشە وڵام یەکێک لە کێشە گەورەکان تابتێکە تۆ سەیری هەرێمی کوردستان بکەیتەوەوانە لە جێگایەکە کە بە هەر حاڵ چوارچێوەیەشی قانونی و مەشروعێتێک بۆ دەسەڵاتێک هەیە لە ڕووی بینینی و دەوڵەتیەوە تۆ توانین لەم دەوڵەتەیە بڕۆی لە هەڵبژاردنەکانی بەشداری بکەی و بڕۆی دەسەڵاتی دەوڵەت بگریت و سیاستەکانی پێچەوانەکەیتەوە لە جێگایکی وەکو کوردستانە کە ئەساسەن وجودی دەسەڵاتێک لە هەولێرە کە دەسەڵاتێکی سەر بەخۆیەوە سیاست دیاریەکات و اقتصاد دیاریەکە ئەوانە مەدیونی وجودێکی مەشروعی قانونی نێ لە ئاستی قانونی نێودەوڵەتیە بەڵکو مەدیونی اتفاقاتێکی مەحەلی و ئەوانەیە قسەکردن لەسەر گۆڕینی سیاستەکانی حکومەت لە ڕێگەی گۆڕی ئەم دەسەڵاتەوە یا هاتنی دەسەڵاتێکی نوێ کە جەماوەری بێت و خواستەکانی جەماوەری بکە من تۆزێک بە خەیاڵێ بین دەزانی باسەکە لە بەڕاستی ئەوەی کە لە کوردستانە هەیە دەتوانم بڵێم نموزەجێکی زۆر پاک و تەمیزمان نیشانەدا کە بەبێ دروستکردنی ئۆرگانەکانی دەسەڵاتی جەماوەر لە خوارەوە بەبێ دروستکردنی ئۆرگانەکانی خۆبەڕێوبەری لە دامێنی کۆمەلگا نەک تەنها ناڕزایی دەربڕین نەک تەنها هاتنە سەرجادە نەک تەنها مانگرتن نەک تەنها بەردەمی زانکۆکانگرتن و جادەگرتن و ئەوانە نا ڕێخستنی دەسەڵاتی ئایندە لە دامێنی کۆمەلگاوە ئەمە یەتوانێت جواب باتەوە ینی مەسەلەن بازێک باسەکان ریفراندۆم بکەین و ئەمە شخصیەتی هەبەوان ئەوەش جواب ناداتەوانی ریفراندۆمیش کە لە کوردستانە بە ریفراندۆمیش کوردستان بە دەوڵەتێکی سەر بەخۆ مستەقل و مەشروعەتی دەوڵەتی هەبێ لە حاڵێکا کام کوردستانە هیچ منفەزێکی تری بۆ سەر دنیا نیە غەیری ئەم دەوڵەتانی ناوچەکە نەبێ ئەمیان دەتوان کۆبوونەوە بیخینچن سەرنجام ئەوەی کە لە هەولێرە حکومەکە ئیتیفاقێکە لە بینی ئێران و تورکیا و سووریا و عێراقا ئەوەی کە لە هەولێرە حکومەکە وەک زایدەن ئەمریکا ئەوەی لە هەولێرە حکومەکە بە دەسەڵاتێک بە ئیرادەیەک ئەتوانێت ئاڵگۆڕی بەرتراوێت کە بەرامبەر بەم هەموو هێزانە هەمووی بوەستێتەوە من ناڵێم ناتوانێت بوەستێتەوە کەسێک ئاڵێ ناتوانێت بوەستێتەوە بێت تەسلیمی بین و ئەمە هەر ئەوەیە کە هەیە ئەوان و جارێک کوردستان ئەم مەرحەلەی نەبەوە کۆناغینە من پێم وابێ ئەوە زۆرتر ئەتوانێت خزمەکاری پارتی وێچێتی بێت لەوەی کەوا کەسێکیش وەڕوجێڕێت لەوانە نین واجیزی لەوانە نابم بەڵام بەچی ئەتوانێت بەرەنگاری بێتەوە بە هێزێکی پۆڵایینی جەماوەری کابێ ڕێکخراو بێ یعنی لە دامێنی کۆمەلگایە خۆڕێخستن مەرجی ئەساسیە توانی تۆ شتێک بگۆڕی لە سیاستەکانی دۆڵ ئەجینا مواجهەکردنی نیۆلیبرالیزم بە پەرزی ئەوەی کە لە ئەمریکای لاتینیا ڕوویداوە بە بڕای من ناتوانێت بۆ ئێمە سەرکەوتن بەدەست بێنێ یعنی ممکنە مەسەم توان لە تورکیا ئەم کارە بکە ممکنە ئێران ئاڵوگۆڕ پێبێنێ ئەگەر عێراق هەمووی وەرەگری بڵێ ئیمکانی هەیە کە لەم ئینە دەریبێنێ بەڵام کە بازێتە سەر کوردستان کە قسەیەتە سەرەوەی کە لە کوردستانە تۆوەکو هێزێک بەرامبەر بە دەسەڵاتێک کە لە هەولێرە ئێستا خەریکە تاڵان و بڕۆ کاو یعنی ئینسانی ترین و دڕندادەترین شێوازی ڕوتانەوەی کۆمەلگا پارتی بمارەتەیەەکە
یەکێکی ممارسەیەەکە گۆڕاندنی ئەمە بەپێ ڕێخستنی جەماوەەر لە دامێنی کۆمەلگاوە بەبێ ڕێخستنی نەواتی دەسەڵاتی ئاین دەکات توانێت لە هەولێرا حکومکە ناتوانێت بانجام بکە بنەمە نەزەرمە و دەمێکی شامل ڕزایی بێ لە پێشەوە بم ئەگەر قامچێکەوە شوێنێ ئەگەر بتوانم لێوێ بم یەکەم کەس بابەر من کەوێ بەڵام دڵنیام کە ناڕزایەکانی سەرجادە ناتوانن ئەوواڵ گۆڕ دروستکەن کە لە کوردستانە پێویستە دروست یعنی لە ڕاستێکە باز لە ناڕزایەتیەکەین باز لە بەرەنگاریەکەین چونکە ئێمە هەمیشە یعنی یەک گوێ نەمان بینیوە یعنی ئەزمونێکی دوور و درێژمان بۆ نمونە لەگەڵ بەعسا هەیە بۆ نمونە یان خۆپشاندان و یان ڕۆیشتن بۆ شاخ لە ئەگەری بۆ نمونە هینی ترمان نەبوو مەجارێکی تر نەبوو بۆی تو ئەگەری بیر لە میکانزمی تر و هینی تر لە بۆ بەرەنگاری بکەیتەوە من پێم وایە کە قسە لەسەر بەرەنگاریەکەین بەرەنگاری لە کوردستانە یەکسان نییە بەوەی کە تەنیا لە مەسلەی خۆپشاندان و ناڕزایەتی جادە بێ شەقام بێ ئەوە بەمانەی ئەوە نییە لە ڕاستی ئەمانە یعنی بێ کاریگەرن کاریگەریان نابێت دوایین خۆپشاندانی قوتابیان لە ڕاستیە کاریگەری زۆر بوو و بەشێک ڕەنگە بوو ترێمە تەنیا هین حرەکەیەکی مەطلبیە بەڵام حرەکەی مەطلبی لە ڕاستیە یعنی حرەکەیەکی مەشروع و ئەمە بە خۆی حرەکەیەکی جەماوەریشە بە نەتیجە ئەوەی جەنابەت باست کرد لە مەسلەی خۆبی ناکردن خۆڕێخستن پرسیارەگەوە بکەین ئەوەی لە شیری و لە ئەمریکای لاتین ڕوودەدا بەبێ ئەوەیە کە جەنابەت باسیەکەیت بێگومان بەشێکی ئەوەیە کە قسە لەسەر ئەزمونونەکە دەکەین بۆ نمونە تەنیا ئەگەر قسە لەسەر ڕۆری ڕەشاوەکانی کۆمەلگای مەدەنی بکەیت کە زۆر 180 پلە جیاوازە لە هەیکلێتی کاری ڕەشاوی لە کوردستان و لە عێراقا کە وەکو عقلەتی حزب سیاسیەکان بەشی زۆری ناڵێم هەرامی بەشی زۆری بەڵام کە کۆکراوەتەوە لە حاڵەتی بیرۆکراسی و بیرۆقراتی و پرۆپۆزەڵ و بە نەتیجە کەمینەیەکتیە دەوڵەمەند دەبێ بە ئاراستیشتر دەڕاتم وەکۆی کە ژیانی حزبەتی چۆن ئەمڕۆ ڕوبەڕووی چ قەیرانێک و چەتیکارێک دەبێتەوە لە جێگای و حزب بۆ خەڵک بێ حزب ئێستا بۆ معتەریفەکان و بۆ کەمینەکان و بۆ سمە بابڕەکانە ئەمە لە ڕاستیە ئەوەی لە کوردستانە ئەکرێ ڕوو ئەداوە من پێمارەم حرەکەیەش کە ماوەی چەند ساڵە بەردەوامە و هەر جاری کە خۆپشاندان و ناڕزایەتی ئەکرێ ئێمە نموزەجی تازە ئەبینن و شێوازی تازە بینن ئەوەیە کە پێمان دەوترێن لە مەیدانی تێکۆشانە کە زۆرجار لە بەرزترین ناوەندەکانی جامیعە یعنی ناتوان ئەوانەی تێکۆشانە فێری کۆمەلگا بکەن کاتێ لە ناواقعی ململانەیە کۆمەلگا لە ڕاستی فێریە بێ ئەوەی جەنابە دووتت بابەتی خۆڕێخستن بیناکردن لە ڕاستیە نەک ڕووخاندن ئەمە نابێتە بەدیل بێگومان ئەمە ئەمەیەکێکە لە بژاردەکان کە دەبێ بیری لێ بکرێتەوە ئێستا قسە لەسەر مەسلەی خۆڕێخستنی ڕێکخراوەکانی قوتابیان و لاوان و مەسلەی فەرمانبەران لە کوردستانە کە ئەمڕۆ لە بەردەم هەڕەشەی جۆرا و جۆرن لە ڕاستیە و هەر ئەگەر تا دوێنێ موچە بوو ئێستا ئەو یەکێک بۆتە مۆدیر ڕۆژانە مەسەڵەی نەقلکردن گواستنەوەی ڕاژە سزادان بابەتی تر بەوەی تا بەیانی خەڵک لە نادڵنیایی ئەمنیەتی اقتصادیەکەی بترسێ و سندیکاکانی مەسلەی کرێکاران ئەو پیشەوەرە تازانی کە دروست بوونە و مەسلەی ڕێخستن لەباری ناوچەی جوگرافی و مەوزوعی کاری هەرەوەزی کە زۆر جار بە دوور درێژی باسمان کردووە من پێم وایە ئەمانە هەموو بوارن لە داهاتووە یعنی چیتر ئەمە خەڵک تێگەیشت لە ڕاستیە من دابنیشم کڵاوی خۆم بگرم بانەی بە هینە سوورە لە من دوورە ئەمە دەرچوو کە کۆمەلگا نەجات نادەم ئاگرەکار دەگا بە ئێمە لە ڕاستیە هیچ معلوم من لە ڕاستیە ئەمڕۆ لە شوێنێکا بم باناوەکە نەڵێم یعنی کە بەشێکی زۆری ئەم خەڵکە ڕوبەڕووی کێشە و نەقلکردن و ئەمانە دەبێتەوە کە من لێ بتم ئێمە دەمێکە باسیێم حاڵەتان دەکەنەوە دەرکەوت کە تۆ دانیشتی و هیچ عقشت بەسە سیاستەوە نییە بەڵام ئەو هەر بزانێت چی چۆن مامەڵە لەگەڵەکە یعنی دەرکەوت یعنی بەبێ تێکۆشان نەک یعنی لە ڕاستیە ئەمە حاڵەتە ئینسانیەکەشی لێ دەرکەیت تەنیا ئەنانەتی خۆت باز بکەیت لە ڕاستیە تۆ ناتوانانی شکۆی خۆشت لە هیچ ڕوویەکەوە لە ڕاستیە پارێزراوە بێ بە بەردەوام مهدد دەبێت هەموو ڕێگانی جەنابەت باستکردن پێم وایە قابلن بەوەی کە ئێمە دەستی وەبەرین دەست خۆش زۆر باشەوە تقریبا ساعتێکمان تێپەڕانم باسە لانی تریشی زۆرە بەداخەوە کە تەکنیکەژەم ڕۆفریامان نەکەوت تەنها لە ڕێگەی یوتیوبەوەی ئەویش بینەرانی ئێمە زۆر
وە دیارە زۆر هین نین ڕناهاتون لەسەروی تەنها لەسەر یوتیوب بۆ تابعیەمە بکە بۆیە کۆمنتێکی هەر وامان بۆ نەهاتەنها دوو هاوڕێ کۆمنتیان نووسی و دەستخۆشانیان نردووە کە سپاسیانەکەین عوسمانی زیندانی و کەسرە و خالید سپاسیانەکەین بۆ بەشداریان هاوڕێن لە ڕێگەی خۆتانەوە گەربینەریان بەرنمەیەن ئەم بەرنمەیە لە کەناڵەکانی خۆتانەوە شێر بکەن قسە باسێکمان کرد لەسەر ئەزمموی شیلی جوانی بەکانی ئەزممونەمان لێکدایەوە باسمان لە گرنگجی سەرکەوتنەکانی کرد من و هیوە دیارە بە شێوازی جۆراوجۆر لە ڕوانگەی جۆراوجۆرە تاوتێ ئەم باسەمان کرد ئومێدەوارم توانی بێتمانباری سەرنجی خۆمان بە ئێوە بگەینین و شتێکمان خستێتە سەر زانیاریەکانتان یاخود بڵێن گونتر تێگەیشتن لەم ئەزممونەوە کاریگەریەکانی لەسەر دنیاوە لەسەر ناوچەکانی ئێمە یاخود و دەنگدانەوەی کە ممکنە لە ناوچەی ئێمە هەیبیا و ئەزممانانی کە لە ناوچەی ئێمە ئاکرلی وەربژێ سپاسێ و ئازیزاناکەم کە تا ئێستا بینەرمان بوون و بیسەرمان بوون دووبارە داواتان لێکم کەناڵی یوتیوبی هیوا لەسەر یوتیوب کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن بە دۆست واشانی خۆتانی بناسێنن هیوا گەشتێک نەماوە ماڵاوی لە بینەران بکەین و کاتێک خۆشیان بۆ خوازن سپاس شەماڵ جان سپاس بۆ بینەران لەگەڵمان بوون من شتێکم نەما هیواداریم تا ئەڵقەیەکی تر بە بینەران نەگەینەوە هەموو لایەک شاد و کامەران بن و جەناب تیش گەرمیانەکەوتی مانوو نەبی هەر بژی زۆر سپاس کاتێک خۆش بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتی نەکۆتایی بەرنامەی ئەم شەویشمان بە ئومێدم لە بەرنامەی ترا بەوە ئازیز بگەینەوە تا بەرنامەیەکی تر بە شادی و کامەرانیتان ئەسپێرم هەر بژین